یاریەکانی هەفتەی سیانزەیەمی خولی نایابی کوردستان بەڕێوەچوو. لا نێو یاری گاوهاندەرانی خۆیدا چەمچەماڵ میوانداری هەولێری کرد. جێمی یەکەمی یاریەکە بە فیکەی ناوژیوان دەستی پێکرد. لا سەرەتایە و جێمەدا یاریزانانی هەردوویانە ئاستێکی مامناوەندیان هەبوو. چەندین هەلی گۆڵکردنیان لەدەستدا. لا خولەکی 25 یاریەکەدا چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان جیهان جەلال و لە ڕێگەی لێدانێکی جوانەوە گۆڵی یەکەم تۆمار بکات و ئەو جێما بەو تاکە گۆڵە لە سوودی خاوەن ماڵ کۆتایی هات. لە جێمی دووەمی یاریەکەدا یاریزانانی هەردوویانە بە مەبەستی تۆمارکردنی گۆڵ هێرشەکانیان بۆ سەر تۆڕی گۆڵی یەکتر زیاتر کرد و هەولێر توانی لە خولەکی 65 یاریەکە و لا ڕێگەی یاریزان ئەمیر ئیسماعیلەوە گۆڵی یەکسانی تۆمار بکات. دوای ئەم گۆڵش کوڕانی ئەرسەلان جەلال هێرشەکانیان بۆ سەر تۆڕی گۆڵی یانەی میوان زیاتر کرد و چەندین هەلی گۆڵکردنیان لەدەستدا. سەرنجام و لە کۆتا خولەکەکانی یاریەکە و لە خولەکی 90 کۆسێ محەممەد ڕێبوار یاریزانی چەمچەماڵ توانی گۆڵی دووەم و سەرکەوتنیانەکەی تۆمار بکات و یاریەکەش بە ئەنجامی 2-1 لە سوودی چەمچەماڵ کۆتایی پێهات و چەمچەماڵ لەسەر حسابی هەولێری میوانی 3 خاڵی یاریەکەی بەدەستهێنا. بەڕاستی هەر لە سەرتاوە دەستخۆشی لە یاریزانەکانی خۆمان دەکەم. ئەوڕۆ سەلماندیان کە یاریزانی یانی هەولێرن هەر لە بیدایەتەوە تا کۆتا خولەکانیش یعنی دەزەنگام بەڕاستی بۆ یانێ هەولێر، بەڵام ئەوە تۆپی پێەوە بە جوهدی یعنی بە شاهدی ئێوە و ڕاگەاند و جەماوەر کە یانێ هەولێر ئیمڕۆ جودا بوو لەگەڵ یانەکانی ڕابردوو لە هەفتەی ڕابردوو کە لەگەڵانی ئاڕادۆڕان، بەڵام ئینشاڵڵا لە یاریدا هەتوو بتوانین ئەنجامەکان وەکو یانێ هەولێری جاران بگەڕێنەوە دۆخی پێشە. یاریەکە بەڕاستی یاریەک بوو بۆ هەردوو لامان زۆر گرنگ بوو. ئێمە بۆ ئەوی بتوانین لە مراکزەکانی پێشەوە نزیک بینەوە و لە هەمان کاتە یانی وەرشی هەولێریش بۆ ئەوەی هەنگاوێک لە خوارەوە بێتەوە سەرەوە. هەردوو لامان سەرەتای یاریەکە پێوە دیار بوو بۆ سێ خاڵی یاریەکە ئەجەنگاین. ئێمە لە بیدایەتی یاریێکی باشمان کرد تا کۆتایەکان ژەر یاری باشمان کرد. توانم بڵێم شۆتی دووەم یانی هەولێر لە دوای ئەوەی کە گۆڵێکیان لێبوو تۆزێک هاتنە ناو کەشی یاریەکەەوە و تۆزێک تۆپیان وەرگرت و ساحەیان وەرگرتەوە. بەم ئەنجامە و لە ئێستادا چەمچەماڵ خاوەنی 17 خاڵ و 13 گۆڵە. بڕیاریشە چەمچەماڵ لە یاری ئایندەیدا ببێتە میوانی زاخۆ. یانی هەولێریش خاوەنی 8 خاڵ و 8 گۆڵە و لە ڕیزبەندی کۆتاییانە نایەبەکانی کوردستاندا خۆی دەبینێتەوە. بڕیاریشە هەولێر لە یاری ئایندەیدا میوانداری هەندرێن بکات. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.